هەڵبژاردننی قوتابخانێکی شایستە بۆ مناڵەکەت کارێکی ئاسان نییە. بیرمان لە قوتابخانێگە کردەوە ئاسبەرز بێ، گرنگی بە هەستی نەتەوایەتیمان بە، ڕەوشت و بەها کۆمەڵاتی و پیرۆزیەکانمان بپارێزێ. چونکە ئێمە ئەمانویست مناڵەکەمان ئایندێکی گەشی هەبێت و وڵاتی خۆی خۆش بوێ. خوێندنگە تایبەتی و نەودەوڵەتیەکان زۆرن و باشیشن. سەردانی زۆریمان کرد بەڵام لە ئاس چاوەڕانی ئێمەیان نەبوون. چونکە ئەمانویست مناڵەکەمان لە باشترین خوێندنگەی نێودەوڵەتی بەریتانی بخوێنێت. زۆر گەڕین، زۆر پرسیارمان کرد، بژاردەکان زۆر بوون، بڕیارمان پێ نەدەدرا. چونکە ئەمانویست لەگەڵ خوێندنەکەیان مناڵەکەمان پەرە بە توانەکانی با لە تۆپی پێیە. بریتیش گرامەر سکوڵ ئەو قوتابخانەی بوو کە دەمانویست و بێت و دڵی هەڵمان بژات، تاکە قوتابخانەیە ڕێگەپێدانی وەزارەتی پەرۆدەی بەریتانیای هەیە. لە قۆناغی باخچەی مناڵانەوە قوتابی وەردەگرێت و چیتر پێویست ناکە مناڵەکەت بنێریتە دەرەوە. تەنها لە بریتیش گرامەر سکوڵ پرۆگرامی خوێندن بە فەرمی لەلایەن ئۆکسفۆرد و دابین کرا و مامۆستاکانیان لەلایەن ئەو دامەزراوە بەناوبانگەوە ڕاهێنراون. بریتیش گرامەر سکوڵ یەکەمین قوتابخانەیە کە سیستەمی VR بەکارەهێنێ لە خوێندندا کە پێشکەوتوترین شێوازی خوێندنە لە جیهانە. بریتیش گرامەر سکوڵ خاوەنی یەکەمین ئەکادیمیای نێودەوڵەتیە بۆ تۆپی پێ و بەشداربووەکان لەلایەن یانەجییانەکانی بەریتانیاوە هەڵدەبژێڕێن. بریتیش گرامەر سکوڵ باشترین بژاردە بۆ منداڵەکەت. هەر ئێستا ناوی منداڵەکەت تۆمار بکە.